یاری جامی سوپەری کوردستانە لە نێوان سیروانی نوێی پاڵەوانی خولی نایەبوو برایەتی پاڵەوانی جام. یاریەکەش لەسەر یاریگەیانەی هەندرێن لە هەولێر ئەنجام دەدرێت. سەرەتا سیروانی نوێی پرتەقاڵی پۆش بە دوو لێدان هەڕەشەی لە گۆڵی برایەتی کرد. سەوز پۆشانی هەولێریش وەڵامیان بۆ سیروانی نوێ هەبوو، مەترسیان بۆ سەر گۆڵیان دروست کرد بوو. لانیوە یەکەم ئاستی هەردوو تیب لە یەکەوە نزیک بوون و نەیانتوانی بە گۆڵ یەکتر بگەن. ئەم لێدانێدانە کامەرانیش دوا دەرفەتی نیوە یەکەم بوو. لانیوەی دوم و لە یەکەم دەرفەتی گۆڵ بیلال ساڵح نزیک بوو ئەنجامەکە بۆ پێشکەوتنی برایەتی بگۆڕێت. ستون وەڵامی خێر بوو بۆی. سیروانی نوێ کاردانەوەی بە زنجیرەیەک هێرش بوو، بەڵام هیچ گۆڵێکی لێوە بەرهەم نەهات. خەریک بوو برایەتی سوود لەم هەڵەیە تیپی بەرامبەر وەرگێت و پێشکەوێت، بەڵام بەرگریکارانی سیروانی نوێ زوو چارەسەریان کرد. یاریەکە تا لە کۆتایی نزیکتر دەبوویەوە هەردوو تیپ زیاتر بە هەستیاری و مامەڵەیان لەگەڵ تۆپ دەکرد. ئەمە ژوای کردیاری بە یەکسانی و بە بێگۆڵ بە کۆتا هات. پەنا برایە بەر لێدانەکانی یەکلاکەرەوە لە خاڵی سزا بۆ یەکلاکردنەوەی تیپی براوە و پاڵەوان. لە کۆی 5 لێدان بۆ هەردوو لە برایەتی توانی چواریان بکات بە گۆڵ و سیروانی نوێش سیانیان و دووشی لە دەستدا. هەر بۆیە برایەتی بووە پاڵەوانی جامی سوپەر. سپاس بۆخوا کە مادووبوونەکەمان بەلاژ نەبوو، توانیمان ئەو ئامانزایەتمان پێشی. ئێمە نزیکەی مانگێکە کەم مەشقڕانانەکانی خۆمان چر کردوتەوە لە بۆ ئەم یاریە. یانە سیروانی نوێ یانەیەکی ئاسان نییە. بەڕاستی یاریەکەی ئەوڕۆ کە زۆر قڕز بوو لە بۆ ئێمە یەکەم یاریمان بوو کە بەرامبەر یانی سیروانی لە مۆزە یاریان لەگەڵ بکەین. یانی سیروانی پاسار بووە پاڵەوانی خولەکە. سوپاس بۆ ئەوی لە توانەماندا هەبوو ئەنجامماندا توانیمان بەربوومەکەشی بخۆین. ڕاست ئێمە شەوتی یەکەم خراپ یاریمان کرد، ینی چۆن بڵێ یاریزانە لە جەوی یاریانی ئەوانەیە زروفە کوێتە سەر یاریزانە، بەڵام لە شەوتی دوم زۆر بە باشی یاریمان کرد، ینی فرسەی گۆڵ ئەوە ئەمە هەر بە یاریمان بردایەتەوە، بەڵام تر بەختیاوەرمان نەبوو بوو یاری پەنابراوەر لێدانێک لاکۆرەکان موفق نەبووین. ئینشەڵا بتوانین ینی لە دەوری کوردستان بتوانین باشتر خۆمان ئامادەکەین، ینی ئەو غەڵەکە هەمانە کە لە ئەم یاریە کردومانە و لە یاریەکانی کە کردومانە توانین چارەسەریکەین بۆی بتوانین ڕقەمێک بین لە خولی کوردستان ئینشاءڵڵا. بەم شێوەیانی برایەتی توانی بۆ یەکەم جار لە مێژوویدا نازناوی جامی سوپەری کوردستان بەدەست بێنێت و ببێتە یەکەم یانە لە کوردستان ببێتە خاوەنی هەر سێ نازناوی تۆپی کوردستان، خولی نایەبوو جام و جامی سوپەر. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.